لە درێژەی کەمپینی کۆکردنەوەی هاوکاریە مادیەکان بۆ لێقەڵماوانی کەرتی خەزە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە ئەنجومەنی پیرەمەگرونی کۆمەڵی دادگەری ناوەندێکی بۆ کۆکردنەوەی هاوکاریە مادیەکان لە خێرخوازانی سنوورەکە کردەوە. ئەمڕۆ ئێمە وەکو نووسینگەی دەستگای خێرخوازی لە پیرەمەگرون هەستاوین بەکردنەوەی کەمپینێک بۆ داواکاریمان لە مسلمانان بۆ پشتیوانی کردن لە مسلمانانی غەزا بۆی بتوانین بە هەموو لایەکمان هاوکاریەکیان بۆ کۆوەکەین و پشتیوانی خۆمان دەربڕین بۆ برای خوشک و برایانەمان لە کەرتی غەزا کە ئیسرائیلی داگیرکار بە ئاگر و ئاسن ئەوە ماوەی 12 ڕۆژە بەبەر چاوی هەموو دووەلی عەرەبیەوە ئەو مسلمانانە لە ئاگر و ئاسن بێبەشیان ناکاو هەمویان غەڵتانی خوێنەکاو. هاوشێوەی تەواوی شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان دانیشتوانی پیرەمەگرون لە پشتیوانیکردنی گەلی فەڵەستین درێغیان نەکردووە بە چەشنێک پێشکردنەوەی ناوەندی فەرمی بۆ وەرگرتنی هاوکاریەکان لە پیرەمەگرون دانیشتوانی شارەکە پارەیان بۆ نووسینگەی بەخشین لە ناحیەکە بردبوو. ئێمە هەستاین بە سازدانی کەمپێک بۆ ئەو لێقەمەوانی غەزا بۆ خوشک و براکانمان کە ئەمڕۆکانە لێیان قەماوە و داوا لە خێرخوازانەکەن کە بەهانامانەوە بێن ئینشاءڵڵا بۆ هیوای دەستگای بەخشینیش پارەکە بگەێنێتە شوێنی خۆی هاوکاریەکان وەخوای گەورە پاداشتی هەموو لایەک باتەوە و لەشی هەموو لایەک ساغ بێخۆ. زیاتر لە 70 گوند سەر بە ناحی پیرەمەگرونن چاوەڕوان دەکرێت هاوشێوە بەشێکی زۆری ناوچەکانی دیکە هاوکاریەکی باش بە قوربانیانی غەزا کۆ بکرێتەوە. پەیامی من بۆ هەموو مسلمانان نەک هەر بە پیرەمەگرون بۆ هەموو مسلمانان لە هەر جێگە و هەر شوێنەکەن پاڵپشتی دارایی مادی و معنەوی خۆیان دەرببڕن بۆ مسلمانانی غەزا کە بەڕاستی لە کارەساتی کە دەژین لە ناڕەحەتیە لە ئازارە دەژین بەڕاستی ئێمە بەدڵ پێمان ناخۆشە ئەوانیش خۆی گەورە جەلە جەلال و دەفەرمی ئینەمە المؤمنون ئیخوە ئێمە هەمومان برای یەکین کەسی یەکین خزمی یەکین مسلمانی دەبێت بە هەموو شێوازێک ئینشاءالله تعالە پاڵپشتی خۆمان ڕابگەێنین بۆ مسلمانانی غەزا. هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری مادی بۆ خەڵکی مەدەنی غەزا لە کاتێکدایە کە پێشتریش دەستگای خێرخوازی بەخشین وەکو هاوکاری لێقەوماوان کۆمەکی بۆ لێقەوماوانی ناوچەکانی دیکە لەوانە قوربانیانی بوومەلەرزەکانی ڕۆژ ئاوە و باکووری کوردستان کۆکردوتەوە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی پیرەمەگرون.